ڕایگرین و خەڵک بێزارکەین و خەڵکی سەعاتکەین لەم دەقەیە هیچ شتێک ناکرێت بکرایە والله وبالله وتالله شتێک یاکرا بۆمان لە ژوورەوە بەڵام کاکاسان وتی بێمە وتی ئەگەر بانزی خانە بوو بەسێ لەمەولاوتی من سییانەکەم بە تەکسی وڵی ئێمە بۆ ئەوە گرتبووینەوە بۆ ئەوەی کە بانزیمان بۆ هەرزان بکەن بە 690 دیناریش کوالەتەکەی هەر خراپە ئەگەر بڵێ ئەوە ڕاستە بار ئاسانیەکە بۆ سەر شۆفێری تەکسی بەڵام بانزخانەکان کە من دوو بانزخانەیان داناوە بۆ تەکسی هەردووکی لە دەرەوەی شارە دوای ئەوە کوالەتی بانزینەکەش زۆر خراپە ئێمە داوامان ئەوەیە یا بانزینەکەمان بۆ هەرزان بکەن یا ئەو تا بانزخانەکانمان بۆ زیاد بکەن هیچ نەیبیکەن بە 4 بانزخانە 5 بانزخانە بۆ تەکسی ئەمڕۆ گرتبوونەوەمان ئەنجامدا بۆ ئەوەی کە جوابی یاداشتەکەمان وەرگرینەوە کە ڕۆژی سێشەممە یاداشتمان نابوو بە ئەنجومەنی وەزیران بۆی لێرە ئەنجومەنی پارێزگا بۆ ئەوەی شتمان بۆ بکەن کە ئەویش بریتی بوو لە ئەرزانکردنی سعری بانزین زیادکردنی بانزیخانەکان و کوالێتی بانزینەکە یعنی بەجددی کوالێتی بانزینەکەمان زۆر خراپە بانزینەکە جاری وایە 6 ساعت ئێمە لە سەرەیابین وەسعەکەمان زۆر ناخۆشە ئێستا داوامان لێکردن لای کاکازاد بووین بەجددی کاکازاد وتی من پاڵپشتیدانەکەم بەس پاڵپشتیەک کە هیچ ئەنجامێکیمان وەرنەگرت لێ بەجددی کە سایق تایبەت بۆ سایق بۆ شۆفێری تایبەت 4 بانزیخانە هەیە لەم دەقەیە بۆ شۆفێری تەکسی تەنها 2 بانزیخانە هەیە یعنی ئەو بانزینەش بەشی هەمووی ناکە یعنی جاری وایە 6 ساعت 7 ساعت لە ڕیزە ڕاوەسین بەجددی ئێستا یعنی حاڵەکەمان زۆر ناخۆشە شۆفێری وای تایە ئەڵێ من ئەمڕۆ تەنها 5,000 پێیە یعنی 5,000 پێ بۆ بژێوی ژیانی خۆی یعنی ژیانی شۆفێران بەجددی یعنی زۆر ناڕەحەتەڕوا کێشەی زۆرمان هەیە جا داواکاری نیەمە ئەم سۆتانەمان بگات ئیشەڵا هەوڵ بن بانزینەکەمان بۆ چاکەن کاکە ئێمە بۆی ئەرگ نەخێنە سەر خەڵکی فەقیر وەژار بەجددی ئێمەش مەجبورە بین ئەو کاتە ئێمەش سعری خەڵک گرانکەین بۆ نمونە شوێنە بە 3,000 ڕۆشتین بە 4 ڕۆین بە 4 ڕۆشتین بە 5 ڕۆین ئێمە مەجبورین زیادیکەین ئەو کاتە سەر خەڵکەکەوێ بۆیە داواکارم لە ئەنجومەن هەوڵێک تاواتیمان بۆ بن لەگەڵ بەڕێوەبەری نەوت و کانزاکە کاک محەممەد حەسیب کە ئەویش هەوڵێکی تاواتیمان بۆ بە بانزیخانەی تەکسیمان بۆ زیادکە بەجددی یعنی بانزیخانەی تەکسی بە 2 بانزیخانە ئێمە ناتوانین بڕین بەڕێوە ئێمە هەنگاوەکانمان چییە هەر بە شێوازی مەدەنی ئاوایە سەر ئەم جادێ ئەویاگرێتینە ژوور و قسەیان لەگەڵاکەین سیقەت بێ یعنی بە شێوازی مەدەنیمانی ئێمە دووری لە هەموو گرژ و ئالۆزیەک دووری لە هەموو گرژ و ئالۆزیەک لەناو هیچ گرژ و ئالۆزیەکانی بەڵام یعنی بەجددی ئەوانیش زۆر ناخۆشیان کرد لەگەڵ ئێمە یعنی ناتوانین بانزیخانەکانمان بۆ چاکەن ئێمە دەستخۆشی لە برانی پۆلیسەکەین اینجا لەبەر خاطر ڕەمەزانیش بەجددی نەچوونێ سەجاد اینجا برانی پۆلیس لە یا زۆر هیلاک بوون لەگەڵمان هاتوچۆ دەستخۆشیان لێکەین عزیێ دیوانمان نابە گەرمایەش دەشێ مول لە یەکساق و دەستی چای وەش خۆش بێت جوابمان پێم هاوتمان کاکە ئەم شتانەمان بۆ بکەن ئەوانش بۆمان ناکەن کێشەکەی مەلا بۆمان ناکەن داواکارەکانمان ناگەن زۆر ئاسانی سۆ مافی سەرەتایی یعنی زۆر بەسیتە یعنی 2 بانزیخانەیە بۆمان زیادکەن بانزینەکە کوالەتیمان بۆ باشکەن یعنی بەجددی ئەگە کوالەتی و بانزیخانە بینی زۆر خراپن یعنی بەسیارەکەت ناڕۆ بەڕێە ینی کێشەی زۆر کەس ینی زۆر لەوەی فیتەرەکانەوە باش بزانانی یعنی هۆکارەکانی ئەوانە بۆ فیتوەم سووتاندن هۆکاری شەوی وەگرگرتنی سیارە بە تایبەت ینی بەت وزە بەرەو گەرما ڕۆین ینی حاڵێکی زۆر ناخۆش ڕووماتێکا بەجددی